باش ئەچینە یەکەممان لەژێر دروشمین بە گیر و گرفتکردنی سۆشیال میدیا و ڕەخنەکردنی میدیا سیمپۆزیۆمێک ئەنجام درا کە بۆ گرفتێک کە بەداخەوەم گرفتە لە ناو کۆمەڵگەی کوردیا زۆر باوە زۆربوونی هەیە کە هەمومان بەدەستمانەوە سۆشیال میدیا بەکارهێنین. ئەم سیمپۆزیۆمە بۆ 10 پسپۆر ڕێکخرا کە گفتوگۆیان کرد لەبارەی گیر و گرفتەکانی سۆشیال میدیا کە لە ئێستادا بوونی هەیە کە ئەم سیمپۆزیۆمە بۆ دۆزینەوەی ڕێگە چارێکی گونجاو بوو بۆ گیرگرفتانەی کە خۆیان باسییان لێوە کردووە. گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەرهەم خالێد پسپۆری میدیای نوێ لە هەمان کاتدا مامۆستای زانکۆ و بەشدار بوو لە سیمپۆزیۆمەکەیە کە بە دروشمی بە گیر و گرفتکردنی سۆشیال میدیا و ڕەخنەکردنی میدیا ئەنجام درا. دکتۆر جان فەرموو دکتۆر. بانی باش دکتۆر بەخێر بێیت. بانی باش دکتۆر زۆر بەخێر بێیت سەرچاوم زۆر بەخێر بێت دکتۆر. دکتۆر گیان دەستان خۆش بێت سیمپۆزیۆمێکتان ئەنجام ماوە و کاردانەوەیکی باشی هەبوو و کۆمەڵێک شتی زۆر باش تایبەت بە سۆشیال میدیا بە میدیای نوێ لە سیمپۆزیۆمەکەیە باس کرا. بەڕێزێکی گولەوانی کە توێژینەوەت هەبوو لەو بارەیەوە و قسەی باشت کردەوە بارەیەوە بەڵام ئەمێ بۆ دەست پێ بکەم درەنگ نەبوو بۆ ئەم سیمپۆزیۆمە درەنگ نییە بۆ ئەوەی کە ئێمە لە ئێستاە باس لە گیر و گرفتەکانی سۆشیال میدیا بکەین. زۆر سپاس بۆ میوانداریتان سپاس بۆ فرسات و بینەرەکانتان. لە ڕاستیە ئینگلیس قسەیەکی هەیە ئەڵێ better late than never واتە باشترە درەنگ پێویلەوەی هەر نەیکەیت. سەبارەت بە سۆشیال میدیاش خۆی بابەتێکی تازەیە تقریباً دەیەک و نیوە 15 ساڵێکە ئێمە دەست و پەنجەمان لەگەڵ نەرم کردو بۆ و ئاستە فراوانەی کە بەکارێت بۆیە بەردەوامیش لە ئەپدەیتکردنەوە و نوێبوونەوەیە بەردەوام بەکارهێنەرەکانی زیابن بەکردەوام جۆری پلاتفۆرم و سەکۆکانی سۆشیال میدیا زیاکات جۆری تازەیەت بەکارهێنانی جیاوازتری لێکەوێتەوە. بۆیە قسەکردن لەوەی بە گیر و گرفتکردنی ئێمە زۆر باسمان لە سوودەکانی کردو کە ڕەنگە لە تەوەری بەرنامەکەش پرسیاتان هەبێ بە دڵنیاییەوە لەسەرەوەی سوودی نییە ئێمە هەر بە چێشە سەیریکەیت بەڵام وەکو هەڵبژاردننی تایتڵەکە وەکو بۆ سیمپۆزیۆمەکە باسی بە گیر و گرفتکردنی سۆشیال میدیا هەڵبەت چەمکێکی زانستیانەیە چۆن تۆ پرۆبلەماتیکانە سەیریکی وەکو چێشە سەیریکەی بۆی چارەسەری بۆ بدۆزیتەوە ئەو گرفتانی کە سۆشیال میدیا هێناوێت یا ڕەخنەکردنی میدیا بە شێوەیەکی گشتی زۆر درەنگ نییە بە تایبەت هەنگاوەکەی ڤیم فاوندیشن سوپاسیان ئەەکەم کە ئەو بابەتیان دەست بۆ برد و ئێمەیان میوانداری کرد بۆ بابەت قسەکردن لەو سیمپۆزیۆمەیە لەسەر و بابەتە. درەنگ نییە لەبەرەوەی هەنگاوەکەی ئەوان بە ئامانجی ئەوەیە وەکو بنەچەیەک و بنەمایەک و یەکەم هەنگاویش نییە هەڵبەت هەنگاوی دیکەی بەدوایە بۆی چۆن بە یاسا ئەم بابەتە ڕێک بخەین. پێش هەفتەیەک لە ئوسترالیا یەکەم یاسا وەک یەکەم وڵات یاسا بۆ سۆشیال میدیا دەرچووکە هاوشێوەی ئۆتۆمبیل هاوشێوەی ئەوانی دیکە خوار 16 ساڵ بۆی نەبێ سۆشیال میدیا بەکاربێنێ بۆیە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیای ناچار کردووە کە لە مانگی 2025ەوە کەوێتە بواری جێبەجێکردنی یاساکە ئەڵێ ئەبێ زۆر توندی کەیتەوە ڕێکارەکانی کردنەوەی ئەکاونت لە ناو سۆشیال میدیا و شەیرکردنوانە لای مناڵ چۆن ئێمە ناهێڵین یاخود بە پێی یاسا ڕێگریەکەین لەوەی مناڵی خوار 16 ساڵ بە پێی وڵاتە بە 16 وڵاتی بە وڵاتەیە گۆڕێ نایڵین کار بکە نایڵین ئۆتۆمبیل لێ بخوڕێ نایڵین تەنانەت دەنگ بات. بۆیە سۆشیال میدیاش مادەم چەکە بەهێزەیە ئەم ئامراز و تووڵە بەهێزەیە بەدەست خەڵکە و ژماری بەکارهێنەرانی زۆر ڕۆژ لە ڕۆژ زیاکە تقریباً ئەخیر داتاڵێ 5.7 میلیارد کەس سۆشیال میدیا بەکارێ لە هەشتەکە زۆر یان لە 65 شتێک سەرتری زیاترەکە. بۆیە ئەمە ناکرێەوە بە ئاسان بدرێتە دەست مناڵ و بە ئاسانی بەکاربێ هەڵبەت بۆ گەورەش قسەی خۆمان هەیە لەسەری بەکاربێنرێ پێویستە بە سنووردارکردن و یاخود جۆرە لە یاسا هەیە بۆی ئەو ناوەڕۆکانی میدیا چ وەک وەرگر چ وەک بڵاوکردنەوە جۆرە لە کۆنتترۆلکردنی تیاوێ بۆیە گەڕمە بۆ وەڵامی پرسیارەکەت درەنگ وەخت کەوتن لە ئەنجامدانی کارێکی باش هێشتا باشە لەوەی هەر نەیکەیت بۆی هەنگاوێکی باشە و ئینشاڵڵا بەرە و ئیشی باش بڕات. زۆر باشە دکتۆر بێگومان لەم سیمپۆزیۆمە دە توێژەر بەشدار بوون بۆ ئەوەی کە باز لە ئەو گیر و گرفت و ئەو کێشانە بکەن کە لە ڕێگای سۆشیال میدیا و بە شێوازێکی گشتی ڕوبەڕووی تاکەکانە بێتەوە.
بۆ نمونە بەڕێستان کە لێ بوون چۆن باستان لە گیر و گرفتەکانی سۆشیال میدیا کردو بە تایبەت لە ڕەخنەگرێکی میدیاییە چۆن ئەم بابەتە جێگەی کراوەتەوە چۆن باسی ئەم بابەتەتان لێوە کرد؟ وەڵای ئێمە باسمان لەوە کرد کە هەروەگەوەی وتم وەگە و ئامارانەی وتمان ئێستا ئەڤەرێجی خاوەنددارێتیکردنی سۆشیال میدیا لای تاکەکان لە ئاستی جیهانە هەڵبەت باسەکەم بۆ کوردستان ڕەنگە شتێ زیاتر بێ بەداخەوە گرفتی داتامان هەبێ خۆشبەختانە مانگی پێشەوە و سەرژمێریە کرا بەشک و ئەوانەشی تیابێ خۆش سەرژمێری هاوشێوەی لەو شێوەیە بکرێ بۆی داتامان بۆ کۆبێتەوە لەسەر و بابەتانە ئەڵێت هەر کەسێک 6.7 ئەکاونتی هەیە واتە ئەڤڕێجە تەبانی واتە لە نێوان 6 و زیاتر نزیک لە 5.7 کە باست بەڵێ هەر کەسێک واتە 6.7 ئەکاونت لە ئینستاگرام لە فەیسبوک لە تیکتۆک لە سناپچات لە شوێ و هەش ڕەنگە زیاد لە ئەکاونتێکی لە ناویەکی لەوانەیە هەبێ تقریبا بە ڕێژەیی ئەو تیکتۆک و ئینستاگرام و تەنانەت سناپچاتوانە 2 ملیار کەس بەکارهێنەری هەیە تەمانەوە نازان جیلی گەنجان زیاتر بەکارهێنن تقریبا کەسێک گەڵێ 95 خولەک سەیری تیکتۆکە کات ڕۆژانە هەڵبەتەمە بۆ کوردستان من دڵنیام دەبڵی ئەو زیاترە لەبەرەوەی ئێمە بەهۆی ئەو بەتاڵە زۆرە و ئەو بێکاریە و ئەو دامەزراندنەوەوانە ڕەنگە خەڵکێکی زۆر باشبوونی ئەم ئەکاونتە زۆرانە بوونی بەکارهێنەری زۆر بەڕای تۆ گیر و گرفتەکانیش زیاتر ناکات دکتۆر بە دڵنیایەوە ویستم ئەوە باسکەم جا ئەمە وای کردووە ئێستا مرۆڤی ئەم سەردەما ببێتە چەند کۆپیەک لە خۆی واتە ئێمە پاراڵێڵ ینی هاوشان لەگەڵ ئەو ژیانە ڕاستەقینەی کە ئێمە هەمانە ژیانێکی کەمان هەیە لە ناو سۆشیال میدیا بگەڕێمەوە پرسیارەکەی لا نەخات چیمان هەیە ژیانێکی کەمان هەیە لە ناو سۆشیال میدیاواتە لە ناو جیهانی گریمانەی بنێکی کە هەیە تۆیەکی کە هەیە ئەوێکی کە هەیە هەمومان ئەمانە لە ناو سۆشیال میدیایە ئەتوانین چالاشی بکەین بەشداری بکەین لە ناو سۆشیال میدیا کڕینەکەی فرۆشتنەکەی سەردانی شوێنانەکەی سەردانی پێشەنگاکەی سەردانی پرساکەی سەردار بەمانە کلاسیکەکەی ناهەڵبەت سەرخۆشیە نووسی دەستخۆشیە نووسی پیرۆزباییە نووسی کڕینەکەی فرۆشتنەکەی تەنانەت لە دوا پێشکەوتنەکانی مێتایە ئەکرێتەوە لە ڕێی چاویلکەیەکی ئەی ئارەوە لێرەوە کارمەندبی لە کەناڵ شوێنێکی تر ئەکرێتەوە لە هەمان پێشکەشکاری لە ڕێی ئەی ئارەوە پێشکەشکاربی لە کەناڵێکە ستۆدیۆکەی لە لەندەنە بە هۆلۆگرام یا بە تەکنەلۆژیایەکی دیکە تۆیەکی دیکە لێ دروستکاتەوە بەرنامە پێشکەشکەیت و تۆ لە ماڵی خۆت دانیشتوی کارەکەی خۆ دەنجامەی بۆیە ئەم بابەتە بە دڵنیاییەوە گرفتی زۆر دروست کردووە گرفتی ئەوەی کە لە ناو ئەو جیهانە گریمانەیە ئەم دوولەت بوونی کەسە یاخود ئەو فرەکۆپی بوونەی کەسەکان وای کردووە کە هەندێک لەوانە پێیان وابێت بەشێ لە کەسەکان لەسەر ئاستی تاک هەڵبەت باسەکەم دوای ئێسمە سەر ئاستەکانیکە پێیان وابێت لەناو ئەو جیهانە گریمانەیە کەسایەتێکی ونی هەیە کەسایەتێکی بێسانسۆری هەیە کەسایەتێکی لێ نەپرساوتری هەیە کەسایەتێکی نابەرپرسیاری هەیە واتە من ئەگەر پێم شەرم بێ ئێستا لێرە هەڵوێستێکی بەنەوعێ بنوێنم قسەیەکی بە جۆرێ بکەم بەرامبەر بە تۆ یا بەرامبەر هەر کەسەیەکە بەڵام لە سۆشیال میدیا هەستێکی ئەم سانسۆرە نییەوە تۆ ئازادی چییە نووسی ئازادی چیەڵی ئازادی چی بەرامبەر خەڵکەڵی چ کۆمنتێکە نووسی لایکی چی لە کاتێکە وان نییە یاخود ڕەنگە ئەگەر وابێ ئەبێ لێ نەگەڕیت بەو شێوەیە بێ بۆ ئەکرێت لە ڕێی دوو لەسەر چەند ئاستێک ئێمە ڕێگری لەم بابەتە بکەین ئاستێکی هۆشیاری و ئیتێکی کە من خۆم ئەمە نەکەم بێ ئەوەی یاسایەکە بێ و ئاستێکی کەشەیە ئەگەر کردم چی چێ لێمە پرسێتەوە چۆن بەرپرسیارە بن بە دڵنیایی و بەرپرسیارە بی لە زۆر وڵات هەڵبەت ئێمە نامانەوێت لە ڕووی ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕینەوە بچین بۆ لایەنەی کە وای لێ بکەین ئازادیەکان سنووردار بێتەوە یاخود بەرتەسک بێتەوە بەڵام بە جۆرە لە جۆرەکان لە هەندێک شوێن ڕەنگە لەسەر کۆمنتێت تۆ سزای قورسەت هەبێت لەسەر پۆستێک بە جۆرێ بێ سزا و لێپرسینەوە هەبێت لەسەری وابزانام لێرە یاسایمانەیە دکتۆر هەمیشە ئێمە کە باز لە بەکارهێنانی سۆشیال میدیاکەن ڕاستەخۆ بیرمان بۆ ئەوە چێکە سۆشیال میدیا بۆ لایەنە خراپێکی بۆ خراپ بەکارهێنانی بەکاری بێنین ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە بۆچی خۆ لە پاڵ ئەمەشە ڕەنگە کەسانێکمان هەبێت سوودێکی زۆر زۆر باشیان بە کۆمەلگاگەیان بێت لە ڕێگای سۆشیال میدیاوە کاروباری ڕۆژانەی خۆشیان بکەن بە دڵنیاییەوە وایە جا هەروەگەوەی نمونونەکەی پێشوو بێنمەوە خۆ ئێمە ڕۆژانە یاساکان بۆچی دەرەچێت ئەم هەنگاوی کە نراوە لەلایەن ڤیمۆوانی دیکەوە بۆ چییە بۆ ئەوەیە تۆ باس دەسەکەیتە سەر خروقاتەکان دەسەکەیتە سەر خراپ بەکارهێنانەکان ئەنجاو کاتە چارەسەرێکی ژنا خۆێسەی هەمومان شۆفێریەکەین خۆ ناڵێ لە یاسایان نیمانە بڵێ ئەوەی لە 6 ڕۆژ سوپاسی بکەوەی 55 لە شوێنە ئاسایەوەی ڕێک و پێک لێ خۆێت بەس باسی چیەکە
لادانەکان سەرپێچەکان و سزای بۆ ئەوە دارێت بەڵام باشی بە دڵنیاییەوە هەیە مەگەر باسەکانی سوۆسیال میدیا بکەی نازەبێت وەڵام بەمویانە بە دڵنیاییەوە ئەوی سوۆسیال میدیا ئەو دەرفەتەی ڕخساندووە بۆ تاکەکان هیچ کاتێت تاگ وەک ئەم سەردەمەی ئێستا کراوە نەبووە بە ڕووی زانیاریەکانە زانیارێکی زۆری بە بێ سنوور تا ڕادەیەکی زۆر لە بەردەستایە جۆرە لە ئازادی و کرانەوە یاوە بە تاکەکان جۆرە لە دیموکراسیەتی پێشخستووە لە هەندێک بوارە کە تۆ ڕەنگە پێشتر وەکو تاک دەرفەتی ئەوەت نەبوو بێ ڕای خۆت دەربڕی دەرفەتیەوە نەبوو بێ سەرنجی خۆت بێ یاخود دەرکەوی واتە جۆرە لە حزوری کۆمەڵایەتی و حزوری سیاسی بۆ تاک ڕەخساندووە کە لە سەردەمی پێشوە نەبووە هەندێک لە وڵاتان نابینی سوۆسیال میدیا ڕۆڵی هەیە لە گۆڕینی تەنانەت بڕیارە سیاسیەکان لە گۆڕینی بڕیارە خزمەتگوزاریەکان هەندێک جار بەشداری پێکرێت لە ڕێی سوۆسیال میدیاوە لە هەندێک وڵاتان لێرە ناڵێم نییە بەڵام بەو ڕادەیە ڕەنگە نەبێ بەڵام تا ڕادەیەکی باش وابزانام سیاسەکانی ئێمەژ یا حیزب و پارتە سیاسەکانی ئێمەگەر لە هەڵبژاردنەکانی ئەم دوایە سەیریکەین لە هەندێک بڕیار و لە هەندێک قەراراتە کەم تا زۆرێ وەکو بڵێ ڕەچاوێکی ئەوەکەن کە قەرارێکەیەن کە بڕیارێکەیەن هەندێک جار بووە بڕیارە دەرچووە کە لە سوۆسیال میدیا کاردانەوەیەکی زۆری لێکەوتۆتەوە کە لەوێەوە با بڵێن ناڕزایەکی زۆری بەرامبەر بووە جۆرە هەندێک جار لە پەشیمان بوونەوە لە گۆڕین یاخود لە وەستاندنی بابەتێک ڕوویداوە بۆیە سوۆسیال میدیا ئەکرێ لە هەمان کاتە ئەو سەکۆ ئازادەش بێ کە وای کردووە کە بەشێکی زۆر لە دەرفەتی قسەکردن دەرفەتی ئەوەی کە تاکەکان ڕۆڵی خۆیان هەبێ بەرچاوتر بن دیارتر بن و دەرفەتی بزنسی بۆ هەندێک کەس ڕەخسانەوە کە پێشە ڕەنگە دەرفەتی کاریان نەبوو بێ و هەندێک لە بواری دیکەی داهێنان و ئەو بابەتانەیە خەڵکانێک هەیە کە ڕەنگە توانای شارەوەیان هەبوو بێ ئێمە یا ئێوە وەکو ئیعلام ڕەنگە پێت نەزانن بەڵام بینی لە سوۆسیال میدیاوە دەرەکەوێ ئەو بابەتە ئەبێتە جێی سەرنجی خەڵک یار بابەتی کە ئەوەی لە سووریا دوێنێ و پێرە ڕۆیە بەشی زۆری هەواڵ و سەرچاو و بابەتەکانیە ئەوەی لە سوۆسیال میدیاکانەوە بەدەست ئێماگە پێشەوەی کەناڵە ڕسمیەکان بیگاتێ بۆیە ئەو دەرفەتانی ڕەخسانێتی سوۆسیال میدیا کەم نین بەشێ لە ئازادی زۆری ڕەخسانووە و جۆرە لە نەفەسی ئازادی ئازادی ڕۆژنامەگەری و بابەتانە لە سنوورێکە بۆ خەڵک فراهم لایەنە باشەکەی باشە بەڵام بەکارهێنەری ئێمە بە جۆرێکی لێ نەهاتوە لە ئێستا لە کۆمەلگەی کوردیا کەسێک کە ڕەنگە لە بەوتنی وشەیەکی هەڵا بیخین و کەسێکیش کە هیچ لە هەکبەیان نەبێت زۆر بەرزیکەینەوە جا خۆی ئەوە گرفتەکەیە خۆی ئەم دەرفەتەی ڕەخسان وەکو با بڵێن لەو سەرنجانی کە زۆرێک هەیە لەسەر سوۆسیال میدیا لە ئالاندۆنۆ کە باسی سەردەمی پرۆپۆچیە کات لە کتێبێکی زۆر بەناوبانگی هەیە لە چەند ساڵی ڕابردووە چاپ بووە باسی ئەوە کام سەردەمەکە بە دڵنیاییەوە سوۆسیال میدیا و چەکەیە کە چۆن لە هەمان کاتە ئەکرێوەکو دەرفەتێک سەیریکەی بەڵام ئاڵنگاری و مەترسیشی زۆرە کەسانێکی ڕەنگە وەک چۆنەڵێ وەک ئەوەڵێ ببورن بۆ بینەرەکانی چاڵێک و دەرفەتی یاوە بە گەمژەکان قسە بکەن واتە ئەو چانسەی کە تۆ ئێستا لە کەناڵەکەی خۆتەوە دەرفەت نەی هەموو کەس لێرە دەرکەوێ بێتە سەرم کورسیە میوانت بێ بەڵام و لە سوۆسیال میدیایە ڕەنگە لە هەندێک کاتە لە کەناڵەکەی ئێوە لە کەناڵێکی کە بینەری زیاتریش بێ بەداخەوە علی وەرگری ئەو کاڵا هەرزانانە ئەو ناوەڕۆکە هەرزانانە هەموو کەسێ وەکو میدیای ڕفتارەکە وەکو ئەمرازێکی میدیایی لەبەردەستە مۆبایلێکی زیرەکی بەدەسەوەی لە هەمان کاتە ڤیدیۆ و فۆتۆ و تێکست و هەموو باباتانە لێرە بڵاوکات و ڕەنگە پێویستی بە ستۆدیۆ بە کەناڵ و بۆی دیکە نەما بێ ئەم دەرفەتە لە هەمان کاتە دەرفەتیشی ڕەخسانەوە بۆی کە کەسانێک یا میدیایەک بە جۆرە لە جۆرەکان کە توانای دامەزرانی میدیایەکی گەورەی نییە بەڵام لە ڕێی سوۆسیال میدیایەکەوە بینی بابەت و ناوەڕۆکی زۆر خراپ زۆر کاریگەر لە ڕووی سلبیەوە لە سەر خەڵک بڵاوکاتەوە کەسانێک گەوراکە کابینی بە جۆرە لە جۆرەکان خۆی لێگۆڕێت کە ئەوەی کە خۆی بۆکو کەسێکی زۆر ناسراوە ئەوە بێتە بەرچاو بینە دێت لە خۆی کۆکاتەوە بەڵام ئەم بابەتە بۆیە لەو ڕوانگەیەوە ئێمە لە هەڵبژاردنەکانە بینیمان کەسانێک کە لە ڕێی سوۆسیال میدیاوە بگەن بۆ ئاستی خۆیان بۆ پەرلەمان هەڵبژێن بەڵێ بە دڵنیاییەوە بۆ ناوەندێکی وەکو یاسادانانی وەکو پەرلەمان کە خۆی لێبێ یاسای لێوە دەرچێت بەڵام کەسانێک نەنگ لێرە ڕەنگە لە شوێنی کێش وای لێبێ لە ڕێی تیکتۆک و لە ڕێی فەیسبوک و لە ڕێی ئەوەی کە پیوا بێ کەسێکی بەناوبانە بۆیە ئەم بابەتی دەرفەت پێدانە بەداخۆ هەردوو سەرەکەی با بڵێن هەردوو لایەنەکەی سوۆسیال میدیای ڕەنگایەتەوە بۆیە ئیشکردن لەسەر ئەمەی کە بە یاساییکردن یا ئیشکردن لەسەرەوەی کە ئێمە جۆرە لە هۆشیاری با بڵێن بڵاو بکەین یا جۆرە لە هۆشیاری لەناو خەڵکە دروست و پەرە پێ بین کەوا بکە خۆی توانای جیاکردنەوەی ناوەڕۆکە باشەکان باش ئەم هۆشیاری چۆن بگات بە دەستی تاک دکتۆر تاک چۆن بتوانێت خۆی هۆشیار کاتەوە بەشێک لە هەڵبەت جەنەرەیتی خۆی سوۆسیال میدیا ئیشی ئەلگۆریزم کارەکات ئەبینی بەشێکی زۆر لەسەر ئەوەی کە
ئەم کۆمپانیانی کە سوۆسیال میدیا بەڕێوە بن ئیش لەسەر کۆکردنەوەی داتا و زانیاریەکانەکە لە نێوان ئەوەی کە خەڵک بەکارهێنەرانە ئەو ئەلگۆریزمە کار لەسەرەوەکە کە تۆ سێرچ بۆچی کردووە پۆست لەسەر چ پۆستێ زۆرە خوێنیتەوە یاخود تەنانەت سکرینشۆتی کام بابەتانەکەی ماوەی چەند لەسەر پۆستێکی دیاریکراوە مێنیتەوە لایک و فۆڵۆوی کام بابەتانت کردووە بۆیە ئەبینیت ئەو بابەتت با بڵێن تایملاینەکە و پڕە بێ لەو بابەتانە و بابەتانە زیاترێتە بەرچاو زیاترێتە لە بۆیە ڕەنگە لە هەنگاوە هەرە سەرەتاییەکان بریتی بێ لە هۆشیاری ئەوەی کە تۆ بزانی لایکی چیەکەی بزانی فەڵەوی چیەکەی بزانی تەماشای چیەکەی بزانی کاتی خۆت بەچی بەسەرە بێ لایەنێکی دیکە چەمکێک هەیە کە باسیەوەکرێکە هۆشیاری میدیاییمان هەبێ هۆشیاری میدیایی کە چۆن ئێمە بە شێوەیەکی ڕەخنەگرانە تەماشای میدیا بکەین دەستگەیشتنمان بە سەرچاوە زۆرەکان لە ڕووی چەندێتی و لە ڕووی میدیاکان زۆر بووە بەڵام لە ڕووی چۆنیەتیەوە ئەو خۆمانین بڕیار بین بەپێی ئەو بەرگریەی کە بۆ خۆمانی دروستەکەین بڕیار بین تەماشای کام دەستگا کام هەواڵ کام ناوەڕۆ کام بابەت کام کەس بکەین ئەمە وا بکات وای لێت کە جۆرە لە جۆرەکان تۆ هەڵسەنگاندن بکەیت شیکاری بکەی بۆی ئەم کەسە ئەم دەستگایە ئەم بابەتە بۆچی ئەم بابەتە زۆر بڵاو ئەوەی کە باسمان کرد هەمووی گەورەکانن ئەمانەکەن هەمووی کە گروگرفتانی کە باسمان کرد هەمووی گەورەکانن دەستیان نەم گروگرفتانی سوۆسیال میدیایە هەیە بوو بەس باسی مناڵەکانەکەین بۆ باز لە مناڵی خوار 18 ساڵەکەین بۆ باسی گەورەکان ناکەین بابەتێکم خوێنەوە لە سوۆسیال میدیایە دکتۆرێکی بەڕێز بوو کە لەسەر ئەوشتانە ئەنووسێت ئەڵێ مناڵەکان بربن گەورەکان بگرنەوە بەڕاستی کاتیەوە نەهاتوو ئێمە ئەوەندەی باسی مناڵەکانەکەین دوو ئەوەنە باسی گەورەکان بکەین کە بەڕاستی گەورەکان بەهەڵە بەکاری هێنن بابەتی بازدانی داهێنراوەکان لە ناو کۆمەڵگەیەکی وەکو ئێمە کە ئێمە بە ستێپ بە هەنگاو لەگەڵ بابەتەکان ناڕۆین ڕەنگەیەکی کە بێ لەو گرفتانە ئێمە چۆن مانیۆڵێکمان لە بەردەست نییە سوۆسیال میدیا هاتووە بە خێرایی داغڵ بوو مۆبایل هاو بە خێرایی داغڵ و پێشەوەی ئێمە دەست و پەنجە نەرمکەی لەگەڵ تەلەفۆنی نۆرمەڵە یەکسەر مۆبایلمان بۆ هات پێشەوەی ئێمە با بڵین هۆکارەکانی گواستنەوە و پاسی پێشکەوتو ئەومان هەبێ یەکسەر بووینە خاوەنی ئۆتۆمبیل گەلێکی زۆر با بڵین پێشەوەی هەنگاوەکان بە ئاسان واتە بە ستێپ و بە قادرمەیی بیبڕین یەکسەر هاتینە سەر داهێنراوە تازەکان ئێوە بەو تازەیەش کەیەت ئەبینی جۆرێ لە ناهۆشیاری بەکاریەکە ناهۆشیاری بەکارەوە بە دڵنیایە و گەورەکان زیاتر خۆ مناڵەکان ڕەنگە ئێستا لە ئێمە باشتر بن ئەوانەی گەنجن ڕەنگە توانای بەکارهێنان هەر لە ڕووی تەکنۆلۆژی و فێربوونیشەوە باشتر بن بەڵام بە دڵنیایەمە بۆ گشت نییە بێ یاسایەکە بێ بەڵێ گەورەکان ئێمە زۆر جارە بینی لە سوۆسیال میدیا بینیمانە کەسانێکن ڕەنگە کەسێتیەکی باش دیار یا زۆر وەکو نمونە سەیرە کردو وەکو پێشڕەو سەیرە کردو لە ژیانی خۆتە بەڵام سەیرەکەی لە پەنایەکە لایکی پێجەی کردو لە خۆتۆ شەرمەکە یاخود پرسیار لە خۆتەکەی فڵان کەس بووای کردووە ئەو فڵان کەس بۆم کۆمنتان نووسێ ئەو بەڕاز ئاگای لێ نییە کە سوکاری نازانم بابەتی بڵاو کردوێتەوە بۆیە ئەم هۆشیاریە پێویستە ئەمە بۆیە لە ناو خێزانەوە زۆر جار دەست پێ بکە بەشێکی کە بزانێت کە ئەوانەی کە تەمەنێکیان هەیە بەر سوۆسیال میدیاکەون ڕەنگە نەزانن ئەلگۆریزمی ناو سوۆسیال میدیا چۆن کارەکە ڕەنگە جیاوازی نێوان شەیر و لایک و پۆست و کۆمنت نەکەن ڕەنگە نەزانن کەسێتی ئەوان دیارە لەوێ ڕەنگە ئەو بەهۆی کۆمنتەتەوە تۆ بینرەی هاوڕێکانت خزمەکان تەنان وەکو نوکتە هەندێکە سەیرێکا زۆر جار لە هەندێک پۆستا بیرراوە ئەڵێ خزمەکانم ئاگایان لێ با کۆمنت نەنووسم بۆیە ئەبێ ئاگات لەمە بێ بە دڵنیایما بێ وەکو ڕاستی سەیریکەین ئێمە ڕاستە خۆمان ڕەنگە بە نادیار بزانین لە ناو سوۆسیال میدیا بەڵام زۆر دیارین داتاکانمان فرۆشراوە چەند جارێ بە کۆمپانیەکان بە دامەزراوەکان کە ئێمە ئیش لەسەرەوەکەی بۆیە ئەو ناوەڕۆکانەش تەسیراتی زۆر خراپی هەیە لەسەرمان تۆ تەماشاکردنی ئەو ڤیدیۆیانە ئەو بابەتانە لە ڕووی ئەوەی کە کاتتەبە لە ڕووی ئەوەی کە ڕەنگە جۆرێ لە دابڕانە بۆ دروستکە تەنانەت نەخۆشی بۆ دروستەکە بابەتێکی تازە هەیە لە ئۆکسفۆرد فەرهەنگی ئۆکسفۆرد ساڵانە ئەو شەباوانەی کە لە ناو کۆمەڵگەیە باسەکرێ وەکو چی سەیریەکە چەند وشەیەک هەڵەبژێرێک کە زۆر بەربڵاوە بریتانیا ئەی کاتە دەنگانەوە 5-6 وشە و یەکیانە بێ بە وشەی ساڵ باشە وشەی ساڵی ئەم ساڵ چی بێت کە دوێنە پێرێ دەرچوە واتە وشەی ساڵی 2024 برین ڕۆت واتە مێشک دولەروتان بۆ گەنبوون ڕێک پێناسەکەی بۆواکە ئەڵێ بۆ ئەو کەسانەیە ئەمە کە زۆر بە دیار سوۆسیال میدیاوەن تەماشای ڤیدیۆ کورتەکان زۆرەکەن کاریگەری زۆر لە سەریانەکە وایەکە مێشکیان توانای ڕاستەقینەی خۆی لە دەست بە بیرکردنەوەی پێ نەکرێت توانای ئیدراک و هەڵسەنگانی پێ نەکرێت و مێشکی زۆرێ لە بۆ گەنبوونەوە بۆ میوە زۆر بەکاریە ڕۆتن میوەوانە بۆ گەن بێت کە نەتوانێت کارەکانی خۆی باشی بکە ئەمە وشەی ئەم ساڵە بۆ بەریتانیا کەواتە بۆ ئێرەش بە دڵنیایەوە گەر جارێک ڕازدەبێ بە دڵنیایەوە چەند جارێکی کە ڕەنگە دروستتر بێ بۆ ئێرە باشە دکتۆر ئێوە لەو سیمپۆزیۆمەیە کە باسان لە گیر و گرفتەکانی
سۆشیال میدیا کردووە بە تایبەتن ئێمە قسە لەسەر هەرێمی کوردستان بکەین دیارچین ئەو گرفتانە ئەو کێشانەی کە لە ڕێگای سۆشیال میدیا و کۆمەلگا و تاکبەری کەوتو خۆی لە چیا بینێتەوە؟ هەڵبەت بۆ دوو ئاستاوە باس ئاستی یەکەم جاری پێشوو باسم کردیان هەر لە پرسیاری سەرەتاییە ئێمە وتمان دوو جیهانمان هەیە جیهانێکی پزبورن پارالێل کە لەگەڵ ژیان ڕاستەقینەکەی خۆمان چەند ئاستێکە ئاستێکی وەکو تاک باش وەکو تاک چۆن بەکارێنی وەکو تاک خەڵکی ئێمە بەجۆرە لە جۆرەکان تەسیس کراوەتە بە سیاسی کراوە دایم سەرخاڵی کێشە سیاسیەکانە زۆر گیرگرفتی سیاسیەکە ناقیشیان نییە بەڕاستی چونکە بینێسەوەتە لە مانگی 12 موچەی مانگی نەدراوە بۆیە خەڵک هەمیشە بەتابعی هەواڵ و زانیاریەکانەکە بەداخەوە میدیاکان یا بەشێکی زۆر لەو میدیاکانی ناو سۆشیال میدیا و پەیجەکان ڕەنگە دەستگا ڕسمیەکان تا ڕادەیەکی زۆر میدیا فەرمیەکان تا ڕادەیەکی زۆر خۆیان پارێزن لەبەر خاتی ناوبانگی خۆیان لەبەر خاتی سومعی خۆیان هەندێک بابەت بڵاو نەکەنەوە یا هەندێک بابەت کە لەمسی خێزان و بەها خێزانی و بەها کۆمەڵایەتەکانەکە بڵاو نەکاتەوە بەڵام بەشێکی کە لە میدیاکان ئەم هەلەی کە خەڵک زۆر لەسەر سۆشیال میدیایە زۆر سۆشیال میدیا بەکارێنێ قۆستێتەوە بۆ ئەوەی ئەم بەلای خۆیان ڕای بچێشێ و بەلای خۆی ڕای بچێشێ لە ڕێی بەکارێنان و بڵاوکردنەوەی ناوەڕۆکی بێمانە ناوەڕۆکی ئەوەی کە ئیسارە و سەرنجڕاکێشی تایە بەڵام بەمانە سلبیەکەی کە خەڵک ڕاکێشێ لایکی زۆر بێ ڤیوی زۆر بێ ئینگەیجمنتی زۆر بێ ڤیدۆی بێت نەشیا و بڵاو کاتەوە تەنانەت بەداخەوە هەندێک لە میدیاکان خۆشیان لە میدیا ڕسمیەکان کەوتونەتە بەر ئەم شەپۆلەی دوای سۆشیال میدیا بکەون واتە سۆشیال میدیا بگوازنەوە بۆ ناو شاشە گەورەکان لە شاشە گەورەکان و بیانەوە ڕاوی دەنگدەر و ڕاوی با بڵێن بینەر و بەکارهێنەری ئەو خەڵکە بکەن کە چۆن ڕایان کێشن تەنها بە ماناسلبێکی واتە و لای گرنگ نییە چەند بابەتێکی گرنگ بڵاوکاتەوە لا سیر نەبێ سەر لە وڵاتی ئێمە کەناڵەکانی ئەوروپا سەیری کە کەناڵەکانی ئەمریکا سیر کە پیجی CNN سیر کە بۆ نمونە ڕەنگە هەواڵەکانی لێکە لە هەواڵە گرنگەکانی 200-300 لایکی بۆ بێ و پێشی عیب نییە کە CNN و 300 ملیۆن کەسی ئەمریکی هەیە ئەو هەموو ئینگلیزی زانەشەیە کەس تەماشاکەری CNN پێی عیب نییە کە ئەمە لایکەکانی کەمە ئێستا وەڵامی دەوە تێمەوە بەڵام لێرا بینی شەڕی ئەوەیە لە وڵاتێکی 5 ملیۆنی ئەم کەناڵێ فلان ڤیدۆم 5 ملیۆن بینرا و دەستگاڵێک فلان ڤیدۆم 10 ملیۆن جار بینراوە کە بەشێکی زۆری ئەمەش فەیک و دروستکرا و بە چاواشەکردنەوەی دووبارەی خەڵکە یا بە پارەکڕینی ئەوانەیە سەیری بەشە لە لایکەکان کابینی لە بەنگلادیش و لە تایلەند و لە کوێوەیە بە جۆرە لە جۆرەکان ڕایەکێشێ دووبارەیە بە تۆی فرۆشێتەوە هاان ڤیدۆم زۆر بیرراوە تۆ بۆ سەیرێ نەکردووە بۆی تەماشایکی بۆیە بەشێ لەوانەی بەکارهێنانی ناوەڕۆکی نەشیا و بەکاردانی وشەی سێکسی و سەرنجڕاکێش و جەزاب بۆ خەڵک وابکان بابەتانە زیاتر سیر بکە کە ئەمەش خەڵکێکی زۆریش وای لێ هاتووە دایم سەرقاڵی ئەوە بێ بەشێکی زۆر کە بەدوای ئەم ناوەڕۆکە خراپانەوە بێواتە هەستکات شتێکی لە دەست چووە ئێمە ئەگەر سەیری تەماشای ئێستا بکەین کاتەکانی جاران دابەشمان کردبوو بۆ 8 ساعتی ئیش و 8 ساعتی استراحەت و 8 ساعتی خەو ئێستا بینی سۆشیال میدیا وەک لە ئەوڵەوە باسم کرد بەشێکی زۆریەوەی بردووە ڕەنگە 4-5 ساعت خەریکی سۆشیال میدیا بین واتە پێوەرەکانی دابشکردنی 24 ساعتی کەسێکمان گۆڕاوە بۆیە چەمکێکەیە لە ئەوروپا باش ئەمە بەکاریە دەڵێ ناوی فۆمۆیە کورکراوەی fear of missing out واتە ترس لەوەی تۆ شتێکە لە دەست بچێت ترس لەوەی شتێکە لە دەست بچێت دایمە بێ سەرخاڵی شاشەکەت بیت دایم ئەپدەیت حوتی بانی هەڵەسین خێرا خبر بۆ حوتیش ساعتی کە خەوتین بێت و من نەمزانی بێت ئەمە دیوێکی واتە دایم fear of missing out واتە فۆمۆکە هەیە ئەم دیارەوەکو نەخۆشیە تەماشاکرێت کە خەڵک ئەوواکە دیوێکی کەشی ئەوەیە خەڵک بەکارهێنەریش یاوا لێ کردووە هەموو تاکێ کاتێ سۆشیال میدیای هەیە سیرەکەی لە ناخی خۆیان بێەوەی ئاگای لە خۆی بێ خۆی وەکو دەستگایەکی میدیاییەتە بەرچاو کابرا سیرەکەی لە چاو ئەوروپا بینی کەسێک کە فەیسبوکەکەی ئینستاگرامەکەی عادەتەن وەکو تۆڕێکی کۆمەڵایەتی وەکو تۆڕێکی کۆمەڵایەتی سیرەکە واتە لە نێوان خێزانەکانی خۆی کلۆس فرێندەکانی خۆی هاوڕێکانی خۆی چەند کەسێکی کەم بەڵام لێرە خەڵک بە شێوەیەکی گشتی تاگوای لێ هاتووە وەکو میدیا تەماشای خۆیەکە بۆ نمونە زەمی لەرزێ ڕۆیە پێی وایە بێ ئەمیش داینێت ئەبێ بڵێ زەمی لەرزەیە بوو تەقینەوەی بێ دوێنێ بەشار ڕووخاوە بەشێکی زۆر خەڵک قسەی لەسەرەکە وەکو تاکێکە لەگەڵ ڕێزمی تاکێکی ئاسایی یا ڕەنگە کاسبکارێ بێ فەرمانبەرێ بێ مامۆستایە بێ خوێندکارێ بێ ئێمە ئیشی تۆ نییە بڵێ بەشار ڕووخاوە مانەزانی بەشار ڕووخایە زەمین لەرزە ڕوویە یا تەقینەوەی لە فلان شوێن بوو یا فلان شت بوو بۆ تۆ میدیا خۆدیێتە بەرچاو پێت وایە واجبە لەسەر ئەم بابەتە بکەیت بۆیە سەرخاڵکردنەوەی تاکەکان بە بابەتە ڕاستەقینەکەی ژیانی خۆی لە ناو سۆشیال میدیا بەڵام وەک ئەوەڵی ژوتم بەشێکی زۆری ناحەقی ڕەنگە نەبێ بۆیە گرفتەکان بەشێکی ئەوەیە بەشێکی زۆرمان لە ناو ئەو میدیایانن کە لە ناو سۆشیال میدیا کارەکەن بابەتی زۆر
بێبەها ئەکەنە هەواڵ مایکە بەنە بەردەمی زۆر بابەت کە شیاوی ئەوە نییە بۆ خێزانەکەی خۆش کابرا کەسێکی لێ کوژراوە تۆ لە کاتای بەدەستی چۆن بێت کە تۆ مایکی کێت وەنیە ئەوە دیوەکە یاخۆ دەبینی بابەتێکە هیچ بەهایەکی هەواڵی نییە بەجارە 30-40 مایک لە بەردەمیایەتی کەمە شیاو نییە بۆ خێزانەکەی خۆشی بێتە هەواڵ بۆ تۆ لە شاشەوە بە من یەفرۆشیتەوە بۆ لە سوۆسیال میدیا هەموو ئەم گرفتانە دکتۆر هەموو ئەم کێشانێکە لە ڕێگەی سوۆسیال میدیا بەرەوکی کۆمەلگا و تاکی گرتوتەوە ئێوە لە سیمپۆزیۆمەکە هیچ ڕێگە چارەیەکتان دۆزیەوە بۆ بابەتەکان سیمپۆزیۆمەکە خۆشبەختانە باش بوو لە چەند گۆشەیەکەوە گۆشەیەکی یاسایی تیا بوو گۆشەیەکی فەلسەفی تیا بوو گۆشەی فکری و زمانەوانی تیا بوو گۆشەی ئەکادیمی و بواری تەکنەلۆجی و سوۆسیال میدیا تیا بوو بۆیە قسەکردن لەوەی دەرەنجامی ئەو سیمپۆزیۆمەی ڤیم فاوندیشن کە لە ڕێی ئەو پەیپەرانەی یاخود دە و توێژینەوانەی کە لەلایەن توێژەرەکانەوە پێشکەشکرا جۆرێ لە با بڵێن ئامادەکاریە بۆ ئەوەی کە هەم بابەتەکان بڵاوکرێتەوە لە گۆڤاری ئاوەست و هەم ئەوەکو سەرەتایەکە بێت لەگەڵ چەند هەنگاوێکی دیکە وەکو ئەوەی ئامادە بکرێ وەکو ڕژنووسی ئامادەکاری بۆ پرۆژە یاسایە لە پەرلەمانی تازەمان لە خولی شەشەم بۆ ئەوەی بتوانین یاسایەک بێ هەم بە جۆرێ لە جۆرەکان ئازادیەکان بەرتەسک نەکاتەوە دەرفەتەکان کەم نەکاتەوە لە بەردەم ئازادی ڕۆژنامەگەری و بە جۆرێکیش جۆرێ لە ڕێخستنی کاری سوۆسیال میدیای تا بێ کە من پێشوەختە ئەڵێم ڕەنگە ئەستەم بێ سوۆسیال میدیا زۆر بە ئاسانی لە ڕێی یاساوە کۆنتترۆل بکرێ بەڵام مستحیلیش نییە لەبەرەوەی دایم خۆی ئەبدەیتەکاتەوە لەبەرەوەی سوۆسیال میدیا ڕەنگە کۆنتترۆل نەکرێتەوە من سایتێ لێرەوە دانەمەکرێگەر لێرە لێم مەنعەکەی لە وڵاتی کۆ داینەم و ئاسایی لە ڕێی VPNەوە چۆن ێستا لە ئێران یا لە وڵاتی دیکە با بڵێن سانسۆر لەسەر سوۆسیال میدیا هەیە بەڵام لە ڕێی VPN و شکەنەرەکان بشکێن دو سانسۆرەکە بشکێنی بۆیە ئەگەڕێمەوە بۆ سەر ئەوەی بەشی یەکەم ئەوەیە ئێمە هەوڵ بین هۆشیاری بڵاوکەینەوە وا بکەین تاکەکان وردە وردە هۆشیاری پیاکەن بۆەوەی کە ئەوەی لە ناو سوۆسیال میدیا گوزارێ مانای ئەوە نییە کە تۆ لەوێ دەستکراویت و ئەکرێ هەموو شتێک بکەی بەڵام هێشتا یاساکەشمان ڕەنگە پێویست بێ و یاسایە بێ هەمیشە پێویستی ڕەنگە بە ئەپدەیتکردنەوە هەبێ بزانین ئەو هەنگاوانەی کە لە وڵاتانیشە ڕات بە چ ئاراستەیە دەستە خۆش بە دکتۆر تا چەند گرنگە لە کۆتاییە تا چەند گرنگە نمونی ئەم سیمپۆزیۆمە بەردەوامی هەبێت و ئەنجامی ئەم سیمپۆزیۆمە ببرێتە قوتابخانە ناوەندە پەروەردەیەکان یان پەیمانگا و زانکۆکان و لە هەمان کاتە مزگەوتەکانش بەڕاستیەوە زۆر گرنگە لەبەرەوەی وەک ئامارەکە ئاماژەم پێەیە ئێمە یاسامان بۆ زۆر بابەتەیە کە ڕەنگە توێژێکی کەمی کۆمەلگا بەکاری بێنێت یا توێژێکی کەمی کۆمەلگا بگرێتەوە بەڵام سوۆسیال میدیا هەموو کەس پێیەتی هەموو کەس بەکارێنێ ئێستا تقریبن بە شێوەیەکی ڕەهاژ نەڵێم هەموو مۆبایلێکی سیرەشی پێیە کە ئەکرێ ئەمە خراپەکاری پێ بکرێ تاوانی ئەلکترۆنی پێ بکرێت توموتیژی ئەلکترۆنی لێ بکەوێتەوە و هەروەها گێچەڵکردنی ئەلکترۆنی تیابێ بۆیە بە یاسا ڕێخستنی یا بەردەوامبوو لەسەر ئەم هەنگاوانە هەنگاوێکی گرنگە کەوا ئەکات ئێمە دەست ببین بۆ ئەوەی کە ڕێخستنێ بۆ ئەمە بکەین واتە هەوڵ بین پانێڵ و سیمپۆزیۆم و یا بەرنامە و ئەم بابەتانە زیاترکەین و هەنگاوەکان بەرەو ناو قوتابخانەکانی کوچەیەکە لە ئێمە لە سێ ئاستە ئاستی تاک ئاستی خێزان و ئاستی ناو ناوەندە پەروەردەیەکان و ناوەندە ئاینیەکانی ژۆک ئاماژت داخۆت و ئەکرێ میدیاکانی ژەم ڕۆڵیان هەبێت جۆرێ لە هۆشیاری میدیایی وەگەوەی باسم کرد خوێنەواری میدیاییمان هەبێ چۆن ێمە لە قوتابخانەکان فێری ئەوەکرین بەها ئاینیەکان چییە بەها نیشتیمانیەکان چییە بەها مرۆییەکان چییە ئەکرێ ئەوە لێ بکەین لە میدیا شاوا بکەین تاکەکانمان جۆرێ لە هۆشمەندیان هەبێ کاتێ تەماشای هەموو میدیایەکەن وەک چۆن بۆ خواردنەکانمان ئاگامان لێ کام جۆر خواردن بەکارێن میدایەت باسی مۆمتان کرد وتان مۆمە بکڕن و ئەوە مەکڕن ئێستا ڕەنگە لەم بەرنامەی ئێوە کەسانێکە بێ ئەگەرم بابەتە زۆر زیاتر بڵاو بێتەوە کاچێتە بازار تەماشای بکە سەیری ئەو مۆمە بکاوی بۆندارە ئەمە ناکڕم ئەمەیان نەکڕم ئێ بۆ میدیاشە بێمەمان هەبێ سەیری ئەم کەناڵ ناکەم سەیری ئەم هەواڵ ناکەم سەیری ئەم بابەت ناکەم سەیری ئەم بێژەر ناکەم سەیری فلان سایت و پیج ناکەم بۆی چۆن ئێمە خۆشیارین بەرامبۆی کە خواردنەکانمان سیرەکەین کامە ئەکسپایرە کامە پێکاتە خۆراکیەکەی خراپە بۆ میدیاژە بێت دەجار ئەمەمان هەبێ بۆی هەموو میدیایە بێ پەنجەرە بێ فلتەرنێتە ماڵەکانمانەوە ئەمەش ڕەنگە لە مامۆسایانی ئاینی و لە ناو قوتابخانەکانەوە فێری ئەمانە بکرین ناژڵین بێکاری گەرێ بێ بە دڵنیاییەوە ئێستا ئێمە گەر باسی ئەو پێشکەوتنە بکەین لە هۆشیاری تاکەکانی کوردستان لە ماوەی 12 ساڵی ڕابردووە لە چەند ئاستێکە ئێمە هەنگاوی باشنراوە کە بەشێکی زۆری خۆشبەختانە بۆ میدیاکان یا بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بۆ مامۆسایانی ئاینی و مامۆسایانی دیکە گەڕێتەوە بۆ نمونە
تێڕوانین و سیرکردنمان بۆ ئاژەڵەکان زۆر گۆڕاوە ئێستا وەگە وترێ جاران لە کۆڵانێکا پشیلەیەک سەگێک دەبینی ڕایەکە بەڵام ئێستا بەرە ڕوودیە پێشتر ڕەنگە فڕێیانی دەبە و کاغەزوەر بابەتێ لە ئۆتۆمبیلەکە تۆ لەسەر جادە ئاسایی بوو بێ بە جۆرە لە جۆرەکان ئێستا بۆتە عیبەت و خۆت نایکەی یا کە بەشێکی زۆر هەڵبەت جگەرە کێشان لە شوێنە گشتیەکانە پێشتر بە جۆرە لە جۆرەکان ئاسایی بوو تەنانەت ئێستا وەک باسە کردەوە بە تەمەنەکانیش باپیر و مام و خاڵ کە جگەرە کێشن خۆی پێشوەختە لە سێچێت لە بالکۆنێکە لە حوشەکە جگەرەکەی کێش بۆیە تەسیراتی ئەماکرێ بۆ میدیاش ڕاست بێ ئەمە میدیا زۆرەمان هەیە لە ڕووی چەندێتیەوە کە بەداخۆ ئەمەش خۆی دیادێکی سلبی و نائاساییە ئەکرێ لە ڕێی چۆنێتیەوە کۆنتترۆل کرێ کە تاکەکان وردەوردە کاتێ لی دوورەکەونەوە کاتێ بینەری نامێنێ تاوانە و بینەرانە ئەفرۆشن بە لایک و بە کۆمنتوانە خۆشبەختانە و بڕیاری لە عێراق دەرچووە هەفتی دوێنێ پێرێ هەفتەی پێشوو بوو کە تەمویلکردنی تیکتۆک لە ڕێگەی لایک و بابەتانەوە ڕاگیرێ ئەمە واکای ترەوانەی کێنە سەر شاشەکان بەشێکی زۆریان لەسەر قسە ناشرین و قسە نەشیا و بابەت و بێماناکانیان پارەشیان وەرەگرت لانی کەمەگە پارە لەسەری وەرنەگرن ڕەنگە تۆزە کەمتر بێتەوە هۆشیارێکی شای بێت تەماشای نەکەیت و ویوی کەمتر بێ دیسانەویش وردەوە دەبەرەوە پوکانەوەڕوە هیواداری ئینشەڵا جێ خۆی بگرێ دەست خۆش بێت دکتۆر سپاس بۆ ئامادەبوون جوانجوونەمی مەجەکەین هەرێک لای خۆمان و هۆشیاریمانە بەستەوارە بە بەکارهێنانی سۆشیال میدیا دەست خۆش.